ئەو بە ناوی عەبدە و ساریا بانگ دەکرێت. دایکی شەش شەهیدەکە، داپیرەی 16 منداڵی بێسەرپەرشتە، ژنێکی کوردە و دانیشتووی ئێدلەبە. 6 کوڕ و زاوایەکی لە شەڕی ناوخۆی سووریادا کوژراون. تەنیا وێنەکانیان بەقەت دیواری ماڵەکەی ئەو دایکە جگەر سوتاوە ماون. 4 لە کوڕەکانی لە شۆڕشی دژی ڕژێمی سووریا و دوانیشان لە بۆردومانەکانی سەر ئیدلب لەدەستداوە. ئەمە وائیلە، ئەوە فادی، ئەوە نادر، ئەوە مەحموود و ئەوەشیان زەکەریایە، ئەوە عەبدولواستە، ئەوە عەبدولڕەحمان. تەرمی ئەو دوانەیان پێکەوە بۆ هێنامەوە کاتێک گەڕامەوە ئیدلب. ئەوە بابی تۆیە، ئەوەش خاڵتە. وين البابا نانا؟ أين هو بابا؟ هاد بابا هاد. هەزاران منداڵ لە ئیدلب بێدایک و باوک بوون. ئەو شوێنەی کۆتاخاڵی بەرەی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتەیە. 3 ملیۆن کەس لەو شارە گرفتاری ئەو شەڕە خوێنەوی سووریا بوون. هەندێکیان بوونە چیرۆکی تاڵ بۆ ئەوانی دوای خۆیان و ئەوانی دیکەش فریا کەوتنی شارەکە جێبهێڵن. ئاراد جەلال، کوردستان 24.